بەڵە پەیوەند سەحەر سڵاوتان لێبێت بەیانیتان باش هەڵبەت 37 ساڵ لەمەوبەر لێوارێکی درەنگە گوندی سێوسێنان بردومان کرا یاخۆی با بڵین بە بردومانی چیمیایی کرا کە ئەمە یعنی یەکێک بوو لە تاوانە گەورەکان کە بەرامبەر بە کوردکرا نزیکی 68 کەس بەهۆی ئەو چیمیاییەوە شەهید بوون هەڵبەت باسی ئەوەی هەڵەبجەت کردیانی ئەو شیمە بارانی ئێرە کە کراوە دوای 4 ڕۆژ لە شیمە بارانەکەی هەڵەبجەبەوە ساڵانە لێرە ینی یادی گەورەی دەکرایەوە بەڵام لەبەروی کە بەەوە 2 ساڵە دەکەوێتە مانگی ڕەمەزانی پیرۆزەوە یادێکی فەرمی نییە کە بەگشتی بۆ ئەم ڕۆژە بکرێتەوە تەنیا ئەوە نەبێت کە سوکاری شەیدان کۆ دەبنەوە و تاجەگوڵینە دەخەنە سەر گڵکوی شەیدان و لێرە باسی ئەو مێژۆ قوڵە دەکەن کە بەسەر گوندی سێوسێنانە هاتووە و کاتە گوند بوو ئێستەنا هەیە و وەکو دەبینن یعنی لە دیمەنەکاندا بەشێکی زۆری کە سوکاری شەیدان پەیدا خەریکە دێنە ئێرە بۆەوەی کە لێرە لەگەڵ ئەو کەسانی کە لێرە ئامادە دەبن بۆ یادکردنەوەی ئەو با بڵین چیمە بارانکردە هاتوونەتە ئێرە و پاشکەمێکی دیکە هەڵبەت یادەکات دەست پێ دەکات و تاجەگوڵینەکە دەخرێتە سەر گڵکۆی ئەو 68 شەیدەی کا بەهۆی ئەو چیمە بارانەوە شەهید بوون هەڵبەت یعنی ئەم چیمە بارانە هەموو ساڵێک وەکو باسم لێوە کرد کە ینی مەراسیمی گەورە و تایبەتی بۆ دەکرێت بەڵام بۆی مانگە ڕەمەزانی پیرۆزەوە ئەم ساڵ تەنها ینی تاجە گوڵینەیەک دەخەنە سەر گڵکوی شەیدا من کاک مەریوانم لەگەڵایان مەریوان خەداخی ئەو ینی زانیاری زیاتری لای دەربارەی یادەکە کاک مەریوان سڵاو لێ بێدەم کاتت باش زۆر سوپاس دەکەم ئەمڕۆ چی بەڕێوەشەی لێرە چێ بوون چێنە و کەسانی کە بەشدارە بن لێرە بەڵێ سەرەتا بەخێر بێن بۆ ناحی سێوسێنان هەڵبەت ئەمڕۆ 37 ساڵ تێپەڕێ بەسەر یادی چیمە بارانی سێوسێناندا ئەمڕۆ بەوتەی کە سوکاری شەیدان و دەستگا بەرپرسەکانی ئێرە لەبەر پیرۆزی مانگی ڕەمەزان یادەکە تەنها تاجەگوڵینە دانرێ و سەرەتا وەسانێکە بێ بۆ گیانی پاکی شەیدان و وتەیەک کە ئەوە دەخینە ڕووکە لەبەر پیرۆزی مانگی ڕەمەزان یادەکەمان بەم شێوە لێ کردووە تەنها کە سوکاری شەهیدان و دەستگا بەرپرسەکان و حیزبی و حکومی و سەرجەم ڕاگەاندکارەکان کە ئامادەن لێرە تاجەگوڵینەدا ئەندرێ و یادەکە بەو شێوە بەڕێوە دەچێت. کاک مەریوان ساڵانی ڕابردوو یادەکە چۆن و پێشڕێ بگاتە بکەوێتە مانگی ڕەمەزانە ساڵانی ڕابردوو یادەکە بە شێوازێکی زۆر فراوانتر دەکرایەوە ئێمە یادەکەمان لە کاتژمێر دوای دواییەوە ڕۆ بووە چکە کار ساتەکە ئێوارە لێرە ڕوویداوە هەڵبەت کە خراوەتە بەیانیان لەبەرەوەیە فریا بکەوینەوە بگەینەوە جێگە و شوێنی نیشتە جێبوونی خۆمان کەمێک لە سنتەری شار و دوورە سێوسێنان ساڵانی پێشوو شانۆگەری تیا بوو تیپی مۆسیقا و هونەری تیا بوو فستیڤال و کاری دەستی تیا بوو پێشەنگا و کتێبخانەی تیا بوو پێشەنگای کتێبی تیا بوو بەم شێوە یادەکە ئەکرایەوە و بە دەر لەوەش خەڵکێکی زۆر و بێشمار بەشداریانە کرد کە لە سەرجەم شار و شارچکانی کوردستانەوە هاتنە ئێرە بەم شێوە ئەکراوە یادەکە سپاسەکەم من ئەلبەت دەتوانم بڵێم کە هەر کەسێک کە لێرە بێ ینی ئەوەی بیر ناچێتەوە کە 37 ساڵ لەمەوبەر ڕژەمی لە ناوچی بەعەز بە چەکی قەدەغەکراوی شیمیایی بۆمبارانی با بڵێن ناحیی سێوسێنانی کرد کە ینی ئەمە تەنها ناحیی سێوسێنان نەبوو بەڵکو چەند شوێنێکی دیکە بە هەمان شێوە ینی باڵنی شیمە باران کراون و لێ سادانی بەشێک لە سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کاک سەرکەوت زەکی و هەم زیاد جەبار هاتوون بۆ ئێرە بۆی کە ئەوانیش بەشدار بن لەو مەراسیمەی کە لێرە ئامادەکراوە بۆ ئەوەی کە تاجەگوڵینە لەسەر گڵکۆی شەهیدان دابنێن ئەلبەت ئەوانیش بەشدار دەبن لە مەراسیمەکەەوە هەموو ساڵێکیش هاتوون بۆ ئێرە و لەگەڵ خەڵکی ئەم گوندەیە و کە سوکاری شەهیدان ئەو یادیان کردوتەوە و دەیانەوێت کە یادەکە هەمیشە بە زیندوی بمێنێتەوە لەبەرەوەی کە گەلی کورد ینی هەر لە سەرتاوە تاوەکو ئێستاش بەردەوام قەدر و نادات پەروەری زۆری بەرامبەرکراوە و دەیانەوێت ئەوانە ئەو مێژووە بە نەوەکانی داهاتوو بڵێن و ئەوانش بیزان و ئەوانش درێژە پێدەری ئەو ڕێگایە ببن و هەموو ساڵێکیش یادی
ئەو 16 شەهیدەی گوندەکان بکەن و کەسی 6 ساڵ لەمەوبەر لەلایەن ڕژەمی لە ناوچوی بەعسەوە بە چەکی شیمیایی بۆمباران کران.